ئەم ڤیدۆ ئەنێری بۆ ئەو دۆستانەت وە لە 100 کیلۆ و بەسەرەوەن چکەم پەیامەیسە بۆ ئەوانە باشە گریمان ناردن. سلام علیکم و رحمة الله. قوربان هەز بە معاناتی قەڵەوی دەکەین هەر لە ڕێکردنت زعاجە هەناسەدانت قەوتنت کورە عیبنەیە سەراوکردنت زۆر شتمان بیستووە زعاجی کردووی فحەزەکەن ئەم نەسیحەتەمان لێ قبوڵکەی پێمان خۆشە ڕەجیمکەی سەحەتت ئەمانەتە لەلات پارێزگاری لێ بکە شەرع لەگەڵ قەڵەویان نییە. پیامبەر صلی الله علیه وسلم فەرمێ معیدە بکە سێ بەشۆ بەخوا و ناسی معیدەت ناکەیتە سێ بەشۆ حەقی معیدە دۆزیا و دیاوە هەرچی ئەبینی و ئەبیسی گشتی خۆی. فپیامبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئین لجەسەدیک عەلەیک حەق لا شەک حەقی ها لەسەرت. پێمان خۆشە لەمە دووە بەرنامەیە دانەی وەزنی خۆت داوەزێنی ئێمەش هاوکارتین تر لەمە دووە ئینشاءڵڵا داوەت و ناکەین تاوە گوتەیتە سەر خۆت بڕۆ قاعەیە بکە ڕاوڕاوانێ بکە پیاسێ بکە تاکو کێشە داوەزێ. ئەگەر کێشت هەیە بۆ قاعەکەیەژی نیمە لە خزمەتەی قاعەکەت لەسەر ئێمە بەس وە خەرز. سلام علیکم.